1970 ڕۆژ بەسەر پەکخستنی دامەزراوەی پەرلەماندا تێپەڕ دەبێت کە هۆکارەکەی ململانەی نێوان پارتی و یەکێتیە. لە ئێستادا کە ناوچەکە بە بارودۆخێکی ئاڵۆز و پڕ لە گۆڕانکاریدا تێپەڕ دەبێت و کوردیش بەدەر نییە لە مەترسیەکان، بە جۆرێک سیناتۆر و پەرلەمانتاری وڵاتانی دۆستی کورد پشتیوانی کورد دەکەن، بەڵام 97 پەرلەمانتاری کورد لە کوردستان بەرامبەر بە دۆزی کورد ناتوانن هیچ هەڵوێستێکی فەرمی دەرببڕن. 100 پەرلەمانتاری کورد 97یان دەتوانم بڵێم کە سوێندی یاساییان خواردووە، ماوەی ساڵێک و 3 مانگ زیاترە خەوتون لە هەرێمی کوردستاندا. پەرلەمانی دنیا لەسەر کورد بە جواب دێ تەنها پەرلەمانەکەی کورد خۆی نەبێ، پەرلەمانتارانی دنیا لەسەر کورد بە جواب دێم تەنها پەرلەمانتارەکانی خۆمان نەبێ خەوتون. ئەمە پێمان دەڵێکەوە جۆرێک لە کەمتەرخەمی لە بێگوێیی لای سەرکردایەتی سیاسی کورد و لای پەرلەمانتارەکانمان هەیە. دامەزراوەکانمان لە شوێنی خۆی نین، ئەمانە هەمووی مەترسین لەسەر ئەو هەرێمەکەوە بەرەو ئەوە بڕوات هەرێمی کوردستان لە داهاتوودا کە دامەزراوەکانی لە شوێنی خۆی نین لەلایەن دادگەی ئیتیحادیەوە لەلایەن بەرپرسانی عێراقەوە ڕوبەڕووی حاڵەتێک بینەوە بەرەو هەڵوەشاندنەوە بچێت. بەهۆی پەکخستنی پەرلەمانەوە بۆشایی یاسایی لە هەرێمی کوردستان دروست بووە، بە جۆرێک دەبوو تا ئێستا پەرلەمانتاران چاودێری حکوومەت و هێزە سیاسیەکانیان بکردایە بۆ ئەوەی بە زوویی کابینەی نوێی حکوومەت پێک بهێنن. پەرلەمان ئەگەر کارە بە فشاری لەسەر هێزە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی و پارتی دروست بکرای بۆ ئەوەی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان چیتر دوانە کەوێتن و تەشکیلی کابینەکە بکەن، بەڵام بەداخەوە ینی پەرلەمان لە پاڵ ئەو پرۆسەیە کە پێکینانی حکوومەت پەرلەمانیش بۆ قوربانی ئەو ململانەیە سیاسیە درێژەدان بەو شێوازە لە پەکخستنی پەرلەمان کە ڕەنگە لە ئایندا لێکەوتەی ئەوەی هەبیتن کە لە بەغدا ینی هەوڵ بدەن کە پەرلەمانی کوردستان هەڵبەوەشێنەوە. یەکە لە خوێندنەوەکانە کە دەکرێت ینی سەرکردە سیاسیەکان زۆر بە خەمی ئەو بابەتە بن. نزیکەی ساڵێک و 4 مانگە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام دراوە، لەو ماوەیەشدا بەدەیان شێوە بارگرانی خراوەتە سەرشانی هاوڵاتیان، بەڵام تاکو ئێستا تەنیا یەک پەرلەمانتاریش هەڵوێستی نەنواندووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.